یەکێکە لە سیمکارت فرۆشەکانی بازاڕی مەولەوی شاری سلێمانی ڕاستپاردەی پێگەیشتووە کە دەبێت لە ماوەی هەفتەیەکدا مۆڵەتی فرۆشتنی سیمکارت دەربکات و یەکەم گوشمەش پێویستە 300,000 دینار بدات. تێچووەکە بەمە کۆتایی نایەت، بەڵکو ساڵانە پێویستە 150,000 دینار وەک باج بە حکومەت بدات. ئەم کاسبکارە دەڵێ خێری فرۆشتنی سیمکارت هێندە زۆر نییە، ساڵانە 150,000 وەک باج بە حکومەت بدەیت. وڵای خۆی بازارەکە نییە سیمکارت خێری زیاترە، بەڵام بازار ئەوە نییە لە ڕاستیە ساڵانە 150,000 بیت، ینی بازارەکە ئەوە نییە، نەمەعاژێ نە بازارە. بەڵێ بەتاکید ئەگەر لەو مدیا کە بدیان ناوە ئەگەر نەچی ئیجازەکە دەرنەکەی دەستە گیرە بەسەر هەموو سیمکارتەکانەوە بەبێ قەرەبوش. سەرەتا کە ئیجازەکە دەرەکەی 200,000 دوای ئەوە ساڵانە 150,000. تا زیاتر بەنێو بازاردا بگەڕیت و فرۆشیارانی سیمکار بەسەر بکەیتەوە گوێبیستی چیرۆکی جۆراوجۆر دەبیت. یەکێک لە فرۆشیاران دەڵێ خێری فرۆشتنی یەک سیمکارت لە نێوان 500 بۆ 1000 دینارە، ئەگەر مانگانە 10 سیمیش بفرۆشێت تەنیا 7,500 دینار خێر دەکات و ساڵەکە ناگاتە 100,000 دینار، کەچی حکومەت بڕیاری داوە ساڵانە 150,000 وەک باج لە کاسبکاران وەربگرێت. وڵای حکومەت لەگەڵ فرۆشیار و دوکاندار و هەموو شتێکە ئەمە پیشەی 30 ساڵ یانە یێسەیان نییە کە تا بێم بە قسە دوو قسە چاکیکەم. بەسرۆک و سیمکارتەکە گەر بکەوێتە ساڵانە 150,000 خێری ڕەمزیتیان نییە. ئەم بڕیارەشکە دەکراوە چۆن بڵێ لێ بەرژەوەندنی خۆیانە وەکو ئیجازی سایقی وەکو پاسپۆرتوانە بە خەڵکی تازەگەنەوە بۆی پارە بکوێتە باخەڵیانەوە. ئەوەش بۆ حکومەت گرنگە نەگڕای خەڵک. قەناعەتەکەی ئەم دوکانە لەگەڵ ئەوانی کە هەمووی کرێکەیان زیاد لە حەدە بە تایبەتی ئەمە 1,400,000 بۆ 2 ملیۆنە ئەوەتانەوەش بازارەکەی ئەگەر سیمەکە بە 5,000 بێ ئەو پەڕی 1000 دنیا بۆ 500 خێریتیا بێ ئەو پەڕی خۆنە خێریتیانی هەرچی دوکاندار هەیە بۆ منە ئەگە باڵانسێک بفرۆشێکی گۆرانێت خۆی بای 15,000 بێ 15.5 لێ وەرەگرێت لەبێ و 500 خێری خۆیتیایە. لە پەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەیامێکی بڵاو کردە و ڕایگەیاند ئەمەی ئێستا دەگوزارێت لە وەرگرتنی پارە بە ناوی جۆراوجۆر لە هەر کەسێک کە لەم هەرێمە هەناسە دەدات سەرانە و چەوسانەوەیە. ناوبراو دەشڵێت ئەمە جگە لە ڕوتانەوە و چەوسانەوە و سەرانە وەرگتن هیچی دیکە نییە، ئەوەشی لەو خەڵکی وەردەگرێنە بۆ موچێ نە بۆ خزمەتگوزاری بەڵکو دەیبەنە دەرەوەی وڵات. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی. بەتاکید زۆرە بازارەکە نییە.